بسم الله الرحمن الرحيم. السلام عليكم ورحمة الله وبركاته. بینەران و بیسەران و خۆشەویستانی کەناڵی ئاسمانی پەیام و بەرنامەی دوانگەی خەڵک، سەلام و ڕەحمەتی خواتان لێبێ. ئەم کاتە و هەموو کاتێکتان باش. خۆشحاڵم لە ئەڵقەیەکی نوێی ئەم بەرنامەیە بە دیداری ئێوەی عزیز و خۆشەویست شاد دەبمەوە. عزیزان و خۆشەویستان، تەوەری ئەڵقەی ئەم جارەی بەرنامەکەمان پرسیاری ئەوەکەین گۆڕانی نرخی دۆلار چی لە بارگرانی ژیانی هاوڵاتیان کەم دەکاتەوە. بەڕێزان، نزیکی ساڵێک لەمەوبەر حکوومەتی عێراق بڕیاریدا یاخود بانکی ناوەندی عێراق بڕیاریدا کە نرخی دۆلار بەرز بکاتەوە بەرامبەر بە دینار. دوایەوەی نرخی دۆلار بەرامبەر بە دینار نزیکی 120,000 دینار بوو، لە بازاری ڕەشتەمان ئەگەیشتە 124 و 25 و هەندێک جار 26. هەستا لەبەر ئەوەی نەوت هەرزان بووە، تەمان بە بیانووی خۆیان ئەمە بیانویان بووە، نەوت هەرزان بووە. ئەو عەجزەی کە لە موازنە و میزانیە حکوومەتی عێراق و وەزارەتی دارایی هەبووە نەیتوانیوە پڕی بکاتەوە. دوجار مەجبور بوون بەوەی کە نرخی دۆلار بەرز بکەنەوە بەرامبەر بە دینار، واتە دینار قیمەتی بشتێ بەرامبەر بە دۆلار. تەبەن ئەمە ناڕەزاییەکی زۆری لێکەوتەوە، هەم لەلایەن هاوڵاتیانی عێراقەوە هەم لەلایەن هاوڵاتیانی هەرێمی کوردستانەوە. تەبەن زەرەر و زیانەکانی ئەم بابەتە بە کورتی بۆتان شی ئەەکەمەوە. تەنها بۆ زانیاریتان، وەختێک کە دۆلار ئەچێتە 145,000 و 48 و 50,000، ئەو ماوادەی کە ئێمە هاوردەکەین، تەبەن عێراق لە ئێستەیە هەمیشە مواد هاوردە ئەکا، شت نانێرێتە دەرەوە، بەڵکو هاوردەیەکە لە ئێران و لە تورکیا و لە چین و لە ئەم وڵاتانی دەوروبەر. وەختێک کە مواد هاوردە ئەکا، تەبەن بە دۆلار هاوردەیەکە، کە بە دۆلار هاوردەیەکە ئەوەی کە جاران بۆ نمونە حاجەتێک مەسەلەن ئەم کوپە ئەگەر جاران بە 1000 دینار بواە، ئەو 1000 دینارایی کرد نزیکی 80 سنت بە سعری کۆن. بەڵام دوایی ئەو 1000 دینارە بوو بە نزیکی دۆلارێک، ینی نرخەکەی زۆر بەرز بووە. ئەو 1000 دینارە بوو بە 1500 دینار، ینی نرخی ئەمە لە 1000 دینارە بوو بە 1500 دینار بوو بە دۆلارێک، لە 80 سنتەوە بوو بە دۆلارێک. ئەمە بارگرانی لەسەر شانی هاوڵاتیان زۆر قرس کرد و وای کرد هاوڵاتیان تووشی قەیرانێکی زۆر گەورە ببن، چونکە هاوڵاتی موچە بە دینار وەرەگرێ، بەڵام شتومەک زۆرجار بە دۆلارێک ڕێیان. ئەو تاجیرەی کە شتومەکەێنێ بە دۆلار شتومەکەێنێ، دوجار گرانێکە لەسەر هاوڵاتیان. بۆ ئەوەی زیاتر قسە لەسەر ئەم تەوەرە بکەینەوە، قسەی زیاتر هەڵەگرێ، ئەتوانن لە ڕێگەی و ژمارە تەلەفۆنانەی لەسەر شاشەی کەناڵی ئاسمانی پەیام هەیە، پەیوەندیمان پێوە بکەن. هاناخان فەرموو. السلام عليكم. وعليكم السلام ورحمة الله. هاناخان شلوني أحوالك؟ تۆ چۆنی هاناخان؟ باشی، سپاس دەکەم، سەلامەت بی، مەمنونم. يا خبازي كان محمود دمينا سير كورك مش قصبتم أجركم تبين السورة كش قصة أكام فەرموو أجركم تبدي فەرموو هاناخان. براسي أو بريالي قاعد جاي في دوالي جيجاي قبول كرنا وجيجاي دالخوشيا كان إما لسر بحر نود أجين بلام نود ماني أو يسود ما لداهات نود نديوا دنياي نود خير بيركي بس أو دوبنا مالو لقل هندي لا جاشا كان دنا هيك كسكي أم كردستانا سود منا بوناج تا حكمتا لسر الصلاة باش بلام دبيت إما حول خوما بدين وبودك بنيان لسر كسيك صلاة بیان نێرینەوە سەری ڕەش و دەباشان. بەڵێ چونکە کاک مەحموود ئەگەڕێگەم بێ، چونکە حکومەکەیان زۆر زاڵمانەیە. تەنیا کوردستان، یعنی خەڵکی کوردستان بێبەشن، وڵاتان و هەموو سوزمەن بوون لە نەوتەکە و بە تایبەت تورکی داگیر کرد و پارتی تەنیا خاکی کوردستان و نەوتەکەی بە توورێک نەفرۆشتووە، بەڵکو خۆشیانی فرۆشتووە. هەموو پستوڕایەکیان بە سەرکردەکانی تورکە، بۆیە گشت بڕیارەکانیان دژی کووردە، چونکە تورک دوژمنی کووردە، بۆیە کورد ئاوا ئەسۆسێتەوە نەود لە زیاتی خۆشبەختی بووە بە بەڵا بۆمان و دەسەڵاتداری بۆتە بەڵا نەدەڕۆنەوە تاکیژەبن. ئەم نرخی دۆلارە تەنیا
ئەو حکومەتە ئەو دوو بنەماڵەیە سودمەندە بن و ئێمە زۆر تێدا ئەکەین و چونکە هەموو شتێک بە دۆلار ینی تەنانەت نرخی دەرمان ئەوڕۆ هەر زۆر گران بوو ینی زۆر فەرقی کردووە لە تاو هەفتەیەک پێ ئێستا هەمووی لەسەر هاوڵاتی بەشکورا و بەژنەی نەفت بەڕاستین کە کاتێککە دۆلارەها بەرز نزم بوو متە هەر وەک خۆی لە کاتێککە دۆلار بەرزی بۆەوە متەکە وەک خۆی ینی زیانەکە تەنیا بۆ هاوڵاتی داماوە دەست خۆشاناخە بارگرانی لەسەر هاوڵاتی دروستە بێ دوجار بە هەموو شێوازێک هەم بە دەرمان هەم بە کەرەستەی بیناسازی هەم بە شتومەکی ماڵ هەم بە جلوبەرێک بە هەموو شێوازێک شتەکان گران دەبن. کاک عەبدولجەبار لە هەولێرە وەرەگرم. السلام عليكم. وعليكم السلام ورحمة الله كعب الجبار. بس في أنتوا رجعنا لي لكن براسي توركان زوج جوانا هميش في وزاني خلق هرد الجري براسي توركان جوانا. سپاسەکەم کاک عەبدولجەبار دەستی تۆ خۆش بێ. براسي وراني نخي دولار كده بعد يعني هذا كان بتاعته براسي زود جرينجة كدولار بتيتو خوي اگر بيتي بقرأته بوسطه بسيطين تزارو ووسطه بسيطار زارو وبابته براسي تقدر يعني نمونه بسيط بينين كاتونا زي اگر بجيب 1000 دينار بو اساكا كبيته 5000 دينار يعني براسي فرقتي زود كردوا بس نخي برز بينو كي دولار كواي لفتار نكد جاني خولاي اسالك براسي كحكومات كتاتي خوي دومرتي بردك بريد كنترك رون كعمود برازرگانه كان باسي لكن كبرين $100 $150 اساك $1000 وردقري يعني اوا يبزاني بعد يعني خلصي قرص بله او راس دولار يعني حولاتي بتنزارك جردي كده اگر متكي بين اگر مليون دينار بدك باوز كساك بس 6000 دينار او دولار بس نار واسن بري حکومت بارگرانی سیزوری های سرهاوات يعني کاک عەبدولجەبار $10 حکومت بلا استاک $10 $50 بله بله کاک عەبدولجەبار بله جنابت کاسبکاری یان خود فەرمانبەری من کاسبکارم بڵێن ئەو کاسبی کە دەکەی پەیوەندی بە دۆلارەوە هەیە بله جوانە هەموو کاسبی پەیوەندیان بە دۆلارەوەیە بەڵام ئێستا کە گەربار سەی داهاتگرەکەین کە لە حدودی حاجۆمەرانەوە دێت بەڵێ بەڵێ دەستەکانت خۆش بخۆی ئەمە هەفتۆنەرە 25,000 دیناری دێ وەردەگیرێتن 25,000 دینار کۆمپانیا وەری دەگریتن 25,000 دینار وەردەگری کاک عەبدولجەبار دوجار هەموو وڵاتێک بەشی خۆی شت هاوردەی وڵاتی خۆی دەکا بۆ نمونە پێداویستی هەیە ڕۆژانە پێداویستی هاوردە دەکرێت ئەمە لە هەموو وڵاتێکدا هەیە بەڵام لە هەرێمی کوردستان و عێراق هیچ بایەخێک نەدراوە بە بەرهەمی ناوخۆیی و خۆماڵی ئێمە ئەو گرفتەمان هەیە تاوەکو ئێستا هاوڵاتیانیش مەسەلەن بایەخیان نەداوە بە بەرهەمە خۆماڵەکان واتە بابەتێک کە لێرە بەرهەم دەهێنرێت لە هەرێمی کوردستانیان لە عێراق دەکرێت مەسەلەن ئەگەر شتێکی کەمیش ڕەمزی گرانتر بێ لەو موادەی کە بە هاوردە دەهێنرێ مەفروزە هاوکاری ئەو کارگە و کۆمپانیایە بکرێ بۆ ئەوەی دەستی ناوخۆیی لە کارکردن زیاد بکە و هەلی کار بۆ گەنجان ڕێک بخە. بەڵێ بەڵام ئەمە ئێستا گرفتێکی گەورەترمان هەیە لەو گرفتە. بەڵێ ئەو گرفتێک ئێمە هەموو هاوڵاتیان هەیەیان ئێستا ئەو گرفتە بەڕاستی ئێستا کە ئێستاک لەوەیدا ئێستا وەزارەتێکمان هەیە ئەو وەزارەتی بەلای پیلاندانە بەس پیلانی نییە. بەڵێ بەڵگەتم لەبەوەی کە پیلانی نییە برێ ئێستا کە ئێمە گوتیارێک سیرەکەی گەنم دەستینیکەن گەنمەکە وڵا حکومەتی عێراقی بە 170,000 دینار لە فەلەحبەری دەگری بەڵێ بەڵێ دەست خۆش کاری دەکات بە 500,000 دینار دێ دەگری 170,000 دینار لەو نرخی حکومەتی عێراقی کەمتر ئەوە یەک یەمینیان ئێستا کە سەمادی کیمیاوی حکومەتی هەرێمی کوردستان بە دقات ئێستا کە بازی لەسەر زیاد کردووە ئەمە بارگرانەتی قوسی لەسەر زیانی ئێستا کە بۆ نمونە فەلاح بۆ نمونە بە دەوازینەکانی کوردستان ئێستا سەیرەکەی کە دووسێ کاتی خۆی باز دەکەن بەرەی سیستەم بێ ئێستا بیتن نەوەستان سەنی حالەتی $500 بێ ئێستا بیتە $700 $800 ئەو هەموو باز هاتی دەسەری سپاس کاک عەبدولجەبارجان دەست خۆش بێ من خەڵکی تر لەسەر هێڵ بوون زۆر مەمنون تێبینەکان زۆر لە جێ خۆی بوو کاک یوسف لە چەند سەماڵ وەرگرن بووی زۆر لەسەر هێڵ نەمێنێتەوە کاک یوسف جان باش کاک محمود جان چاوەکەم کاک یوسف جان موفق بیا ڕەبی
کاک محمودجان من لە 2023 لە بازار یاڕووگۆڵی دراوەکەم. کاک یوسف سەوتت دوورە تەلەفۆنەکەت نزیک خەیتەوە زۆر مەمنونە بم. باشە ئێستا باشە کاک محمودجان گیان ساڵی 2023 ئیشی یاڕووگۆڵی دراوەکەم. بەڵێ زۆر زەحمەتە دۆلاریش دابەزیە هیچ شتێک لەسەر شتومەک و کاڵا بگۆڕێت. یعنی تۆ ئومێدت نییە ئەم دۆلارە بێتە خوارەوە؟ زانی بۆ کاک محمودجان بۆ دۆلار پارەکە بە 123,000 بۆ 24,000 بوو. دۆلار بۆ 146,000 لە باخی مارکەزی تەوزیعکرا لە بازار بە 22,000 بۆ 23,000 بەرز بووەتەوە. ئێستاکانی لە بازارڕە شتێک بکڕە لە چاو جارانەوە سێ قاتی جارانە. ئێمە چ ڕەتی بە دۆلارەوە هەیە؟ بەڵێ هەر نمونەیەکی بەستیت یعنی پەرژینی قایم بێ لە ڕووی بەرنامەکە ئێمە دوێنێ کوڕێکی ئامۆزام کای کڕیوە کاچی هەقێکی بەسەر دۆلارەوە خۆ بەرەمی و خۆماڵی و لە دەرشودەر و گوندەکان هەیە. فەردەی پارەکە بە 2,000 بوو ئێستا فەردەی بە 11,000 کڕی. بەڵێ لەبەر ئەوە ئێستا بازرگانی و شتیر کە لە دەرەوە هێنن خۆی کاک یوسف دۆلاریش ئەم بەرز و دابەزینە سیاست حکوومەتی عێراقی و کوتلەکان پێەکەن تەنها سیاستێکی خۆیانە بۆ ئەوەی بەزەرە لە خەڵک. کاک یوسف جان تەواوە خۆی ئەمە بەشێکێتی ئەمە با بڵێن حکوومەت هۆکارە مەسەلەن یان بانقی ناوەندی عێراقییان هەر لایەنێک لە لایەنەکان بەرپرسیارە بەڵام ئێمە بەشێک هەمووینا بەشێک لە تاجری چاوچنۆکیشمان هەیە ئەویش تەئسیری هەیە. تاجری چاوچنۆ کوشتوینی بەڕاستی ئەوانەی کە ئیستیغلالی بازاڕەکەن بە بیانووی بەرزبوونەوەی دۆلار هاتوون شتومەکیان لەسەر هاوڵاتی گران کردووە. سپاس دەکەم کاک یوسف دەستخۆش بێخوا مەمنون. کاک محەممەد لە هەولێرە وەرەگرم. فەرموو کاک محەممەد. سپاست دەکەم کاک محەممەد الحەمدولله. سلامەتی ئەوە لەسەر دابەزین لێنە بەڵێ ئەمن داواکارم بە سەر حکوومەتی هەرێمی کوردستان بەس تەماشایەکی زایەکە سیاسەتەکەی سەدر چەند گەورە بوو کە ئەوان پارەیان نەبوو دەستە بەردادە دابەش کرد دیارەکەیان هەستان دەوە پارەکەی سلامەکەی پێویست دابەش کرد بۆ ئەوەی خزمەتی بیزەکەی خۆیان بکەن لەم کاتێکدا عێراق تەماشای خزمەتەکانی کوردستان حوسێن ڕاوا بگرێت تا ئێستاکە خزمەتی ملەتی خۆی دەکاتن بە هەموو وڵات کە کاتێک ئێستا ئێمە بۆ حکمی کوردستانی دەکەین بەڵێ ئێستاکە ئێستامە لە هیچ ماکەوی بەڵام ئێستا حکومەتی خۆمانە بە خوێنی خۆمان بە هەموو شتێکی خۆمان بە سەرچی خۆمان سەرگاریشیان بکەین هیچی باشمان ناکەن نوێنەکە خادر ئێستاکە گەز بە خۆیان بەزناوە داوا بکەن لێتوانە بڵاندا پەرلەمانەکان بستە بەرزا هەست بژێنە سەر پەرلەمان داهانیشتە تا دارە بەستەوە لە منەتەکەی مشتێکی باش دەستن دەستان ڕابگەن لا کۆمەڵ ڕابگەن لە دوو لێ ئیدۆکراسی هیچیان باشیان لەتیان ناوێت ئەگەر هەمیان نەتوێدا پۆلیسەکانی پەرلەمانە بێنێ ناتە کۆمار نادێ جێگی پەرلەمان نادێ هیچیان نادێ بەتەنها هەتا وەکو دۆلاری دۆلار هاتە خوارێ و کاتیان دەکرێت شتەکانمان لێکن ئەگەنا بابێتاکە نەفتا دەرێتە تووچیا ئەو نەفتەرە بەوە خێری نییە ئەو نەفتەرە بەوە هیچ شتی باشی نییە ئەنێمە لۆتمانە کاک محەممەد ئەوە وەختێک کە نەوت بە 20 دلار و 30 دلار بوو حکوومەت دەیگوت من داهاتم نییە مەسەڵەن بتوانم موچەی هاوڵاتیان بدەم حکوومەتی هەرێم دۆلاریش هەرزان بوو ئێستا هەردووچی گران بووە ینی ئێستا ئەو نەوت بە دۆلار دەفرۆشێ نەوت بووەتە 92-93 دلار بۆ هەر بەرمیلێک نەوت نزیکی 65 دلار بەرز جوانە دەست خۆش کاک محەممەد سپاس بۆ پەیوەندەکەت کاکدارە لە عربەتە وەرەگرم. کاکەگیان سەلام عەلەیکم. وعەلەیکە سەلام و ڕەحمەتوڵڵا کاکدارە گیان. ڕۆحەکەی باوکی منێ هەفتا ساڵ ئەگەر بە کافری بمری جێفرە جەهەنەمە خوای تەبارەکە وتەعالا لە 20 ساڵیا ڕۆحە دەرکا گەورەی وەحزەمەت حسابێکی بۆ کا ئەو تەمەنە چۆن بردوونە سەر کافر نابی بگرە تا بسوێنجێ من ئەمەهانی خەڵک نایە غەڵت کا تا بسوێنج بەڵام وەکو ئەوە نییە تۆ سابقەیەکی دوور و درێژ هەبێ ئەم دۆلارە یا ئەم دراوە لە هەر وڵاتێکا بێ بە مەرحەلە وای لێکرێ ئەم 250 بە مناڵە یا بە جرسێ بە بنێشتێ جۆ لە منە بەڵێ من خۆم بیرمە لە کەبابخانەی عەبازە بوشوارە کەبابێک مەکری بە 50 فلس یعنی ئەم 250 دینارە 1 دیناری 20 کەبابیە کرد 250 کە ڕەتبی چەنەکە 250 2 سفر 2
تقريبا 500 كلابيه كرد ئەم 250 دینار 1000 لەم هەزاری تەبعا 15 وەرەقەیە زووگەڕێرە بۆ شتاکان دینارە $3 بوو ئەمە بە مەرحەلە هاتووە ئەرە کاکە دۆلار یەتە سەر 120 بێ تەماشاکەی تەق وشکە ساڵیەتە پێشەوە خوای تەبارەک وەتەعالا کەونی خەڵق کردووە ئەفەرمێ وەرەفەعنا كل شيء علما هەموو شتێک بە علم تۆ سارە لێ خوڕی علم خەڵقی کردووە غەڵە لێ خوڕی ناڕوە شانی تۆش علمەکەش ئەخلاق لەش قورئانە لەمە زیاتر دەرناچیە من يتق الله يجعل له مخرجا ويرزقه من حيث لا يحتسب من يتق الله يجعل له مخرجا ويرزقه من حيث لا يحتسب جوانا قاعدة تو باب شتێک پێ بڵم نهاتەکانە جارباب بۆم ڕاستەکەیتەوە بەس باش ئەمە پێ بڵم ژنەکە بێ بە کچەکەی ئەڵێ کچەم بڕۆ بۆ ماڵی باجی فاتم بڵێ دایکم ئەڵێ کوڕی نەمرێ هێڵەکەکەم باتێک کچە چێتە بەردەرگا لە بیرێشێتەوە ئەڵێ باجی هێن دایکم ئەڵێ هێنی نەمرێ هینەکەم باتێک سەردانەی هێڵەکەکەوێت من پەیامەکەی من هەمەی وزگاڵ پەیامی قورئانەی خەڵق چێتە سەری والله وبالله والله خوای گەورە ڕەحمەتێکا وەڵای من لێرە سەڵات ناکەم خوا قسێکم پێ دووسێ ڕۆژە لە مێشکمایە با بێڵێم فەرموو چی قاعدێ چی بەرپرسێ چی کوڕەکە ناسێ کوڕە هەمومان قاعدین چێ زۆر بە شایستە دانێ بیکە بە حکمی ئەم وڵاتە ئەخلاقی تێگەن چۆنی جەماعەتێکی بۆ تاعینات جەماعەتێکی بۆ ئەرزا جەماعەتێکی بۆ پارەمبەرە بەڕێگەی خزمەتی ئەچم بۆ فڵان بابجان خەڵکەکە ئەزانێ چی فەرقێکە نە خەڵک ناوەستێ بامە قسێکی بۆکەم توا تۆ لە منە بەڵێ جۆم لێتە جاران بە مامۆستان و ئەفەنی لە لادێکە مامۆستاکی مەکتەبی تیا بووە مامۆستای مزگەوت لەبەری هەڵەستا مامۆستای مزگەوت بە هاو نرخیە بوو ئەمانە دابەتیوە خوێنەوارەکە دکتۆر و چەند جار وتومەتە ڵێمەوە چینی تێگەشت و دکتۆر مهندسەکان مهندسی کارەبان ڕێگاوبان هیخە ئەمانە چینێکی تێگەشتون ئەمانە حەلە لوژەکەن کابرای بەقاو چۆن نایکە خوای گەورە ڕەحممان پێ بکەوە ئەخلاقمان تێک نەیە سەبرمان باتێ ئامین ئامین ئینشەڵڵا ئامین گیانەکەم جوگرە خۆ باخە قسەم بێ خراپەکە ژنێکا کوڕێکا تۆ پیا و پێڵێت بە سەبر حەلیکە تەقەی کوکێت تەختەڵاقیە ئەزانی چەنەتی و گەورە بووە سە لەم وڵاتە کاکە کاردانەوەی هەیە ئەمە زانی چۆنە زۆرە فەرحەکانی ئاخر قسێشم ئەوەی ئەیڵێم خەڵک چاک بێ خوای تەبارەکە وتەعالا ڕەحمی پێکە کاکە خەڵک سابە جۆ لە منە بەڵێ چاک وەرە زۆر تووڕەم لەوەی بڵێ چوار کەس خەتایەتی چیانی ئەم ناوسیانە بابە پارتی و یەکێتی لاوەڵە هاتە خەڵک خوات باب قسەیەکە ماگات پێم مەبڕە ئاگا لە منە ئەرە وەڵا خوا خانە نشینی پێشمەرگە چەندە ژمارەکەی وەکو زانی خانە نشینی وەڵی نازانم من نازانم 270,000 خانە نشینی پێشمەرگە باشە 270,000 خانە نشینی پێشمەرگە خۆ نەک بەخان نەک بەسرا کوێتیشی پێگیرە کوڕەکەکەمە لە خەڵکەکە نەخڵاو ڕای کردووە تاسماسەکە دەستماسەکە خواشتێک ئینسای فڵان کەس کاکەویش لە ڕوودامێنی ئەرزە داهاتی خان ئەوە ئەرزە لەمە خەریکە ئەرزە ئێرانی سەوزی ئەفغانی تورکیا کاکە خەڵکە بێ ڕاست بێتەوە بەس تاقەدەی بەس خۆش بخوا لەگەڵ کاکدارە گیان سپاس دەکەم کاک محەممەد لە چوارقوڕنەوە ڕێگرم کاک محەممەد بەداخەوە داخرایەوە ببوو لە کاک محەممەد کاکدارە دیارە قسەی زۆر پێ بوو لەشی ساغ بێ بەڕێزان بەردەوامی لەگەڵتان ئەوەی کە هەیە ئەمڕۆ قسە لەسەر بابەتی گرانی نرخی دۆلارەکەین بەرامبەر بە دینار ئێوەش دەتوانن پەیوەندی بکەن قسەی خۆتان بکەن کاک دیاری لە سلێمانیەوە کاک دیاری جوانەکەم ئەحواڵت باش کاک دیاری جان سپاس دەکەم چاوە ماجەکەم تۆ چۆنی لە خزمەتم کاک دیاری جان فەرموو وڵای قوربان من باس لە دۆلار ناکەمە چێم مەحاشەیە بێەوە جان یعنی من هیچ لایەنێک نیم خواوەکی خواگای لێتی خوا هات بەو پەروێنێنە قەسەم بە ئەڵڵا قەسەم بەو پەروێنێنە هەمومانی خەڵق کردو هیچ لایەنێک نیم نە پارتی نەیەکێتی نە مەحاشخۆرم یەک کاسبکارم و تەواو چێ مەحاشەدا بێەوە ئێمە بەڵێ مەبەستت کارمەندانی ئەم کەناڵەیە بەڵێ هەمووتان جا با پێت بڵێم چی ئەم داتێ من پەرلەمانتارم هەیە بۆ نمونە پەرلەمانتاری خانە نشینم هەیە مدیر عامی خانە نشینم هەیە کۆمەڵە خەڵکم هەیە لە حکوومەت بوون لە ڕابردووە
ئێستا موچەیە گوەرەگرن ئەو موچەیە جێڕنەوە بۆ دارایی حزب بەشێکی بۆ خۆیانە بەشێکی کەم بەشەکەی ترێ جێڕنەوە بۆ دارایی حیزبەکەم دوای لێەوە من بەشێک لەو پارەیە درێ بە من و بە هاوڕێکانم باش من دڵهێنا کاگەجان بوو برە بەس و خۆیان ئەمەشیانە ئەم میلەتێکیایە ئێوە یەک کەناڵن کە پەیامێکن کە پەیامێکی خۆی گەورە نییە ئەم میلەتە کاگەن پەیامێکی دینێکن مینبەرێکن لەسەر ئەم کەناڵەوانەی تر قسەی خۆی گەورەی قورئان و دیارەت کە بەم میلەتە کە ئەگەێنن بەس و خۆ ئەمە و ئەمەشیانە سۆماڵ ئێمە زۆر باشترە سۆماڵ بە سۆماڵی خۆیەوە کە وڵاتێکە ڕسواتری و ناوە ئێستا فەرموو سەر ئەو جادانە سەر ئەم وڵاتە هەموو پڕە لە زق و زب بێ ساحب بێ خاوەن بێ کەس بێ دەرەتان بەس خۆ ئامەژیانە ئێستا من چی بە تۆ بڵێم بڵێم لەسەر کە دۆلار بڵێم چی کاگەجان هەر 148 با قورئانە تا بەیانی من قسە لەگەڵ تۆ یابکەم و تۆ جوابی من دەیتەوە هەر 148 و 148 خۆ بە قسەکەم لە تۆ هەردا نابەزێ باش باشە جوانە پەیامەکەت گەیشت کاک دیاریجان زۆر زۆر سپاس دەکەم ئەی بۆ دا ئەی نەخێتەوە بەس بۆ ئەی نەخێتوانێتەوە دایمە خەرەوانی نانە دای ناخەمەوە نەوەڵا کاک دیاری دەنگ بە یێوادین هەروە خۆمانی دەنگ بەێنە دێن بە گۆڕان هەروە خۆمانی بە نەوەی نوێ دێن هەر ڕسواترەبی نازانی چی بکەین ڕوو لە چێکەین ڕوو لە چێکەین ئەو ڕووناکەی کە ئێوە هەیە لە لای ئەم پەیامەوانەکە ئاڵێن ئێمە کە دەستی ئەو پێغەمبەرانین و لە دینەوە قساکەین و لە دیانەتەوە دەنگ بۆ هەر شوێنەکە دێن هەر ڕسوادی وەڵی کاک دیاری من هەرچەنە پێم وتراوە وەڵامی ئەو خەڵکەمە دەرەوە کە پەیوەندیەکەنیان ئەو بەڕێزانە بەس پشتیوان بەخوایمە هەر ڕوو لە خوین و ڕوو ناکەینە هیچ کەسێک هیچ هەموو هەر ڕوو لە خوین هەرە بێ ڕوو لە خوا بین دوجار ئێمە هەموو ئەهلی قیبلەین الحەمدوللیلا هەمومان مسلمانین و اعتیمادمان تەنها و تەنها لەسەر خوای پەروەردگارە و شانازیش بۆ ئەکەین کە ڕوو لە خوین الحەمدوللیلا و درۆژ لەگەڵ خەڵکان ناکەین فرتوفێڵیشمانە لەگەڵ خەڵکان باشە جان یەک پرسیارەکەم و ڕێک تەواویلەکەم ئیتر کە خەمانە باشە فەرموو لە هەشتا هەڵەبجە کە فرۆشە هەم شار باشەریان فرۆشت چێ بوو هەرمانە نەبوون چێ بوو بەڵێ ئەمانە مەبەستە سەرانی کووردە بەڵێ هەر پارتی نەبوو کە یەکێتی نەبوو بەڵێ بەڵێ ئینجا تۆ ئەتوانی ڕای خۆت دەرببڕێتوانی قسەی خۆت بکەیت خۆیانێ وتی بە سیاسی مەبە ئەو پێڵانەتان سەر چاوم ئێمە بووین بە سیاسی یەک کارمان کرد کە ئەم وڵاتە خۆقەرین بە کاکەژێتەواز بێنین لە ئەم ژیانە یعنی ئەوەی کتا تاگوتە کەسە بەحسین خوێڕی و نازانم چی و چی و بەحسە و بەحسا ئێمە سیاسی بوون وڵات مافرۆشت هەڵەبجە مافرۆشت هەر شار باژێر مافرۆشت هەموو شارێکمان لەدەست خۆماندا بۆ ئێوە خوا ئەمە ژیانە سپاس دەکەم کاک دیاری پەیامەکەت گەیشت من مەمنونم بۆ پەیوەندێکت دوجار تۆ حەقی خۆتە ئەم سەکۆی ئێمە ئاماژەمان بۆ کردووە کە سەکویەکی ئازادە چۆن خەڵک هەیە مەسەلەن ناڕازیە لە حاڵەتێک لەو حاڵەتانی کە باسی لێواکەین خەڵکیش هەیە بەلایەوە ئاسایی خەڵکیش هەیە وەکو جەنابەت تووڕەیە مافی خۆیەتی کە ئێمەش محاسبە بکەوە لێپرسینەوەمان لەگەڵ بکە کە ئێمە داهاتمان لەکوێیە چۆنە چۆن نییە لەکووە چیەکەین و چی ناکەین بەڵام بە حەقیقەت ینی شتێک هەیە هیوادارم تۆیش و تەواوی بینەرانی خۆشەویستی ئەم بەرنمەیەش و تێکڕای بەرنمەکانی کەناڵەکەمان بزانێ بەڕاستی ئێمە ملیۆنلەر نین بەخوا بیرەنەوتیشمان نییە وەڵی شەریکی ئەم دز و جەردانەش نین لە ئەم بڵێن ئەم حکوومەتەی دوو بنەماڵەیە وەڵی حەقیقەتێکیش هەیە بە ئەوەش بزانی ئەو موچەیە کە ئێمە لەم کەناڵەوەری ئەگرین قەناعەتم پێ بکە نازانم هاوتایکەم بە موچەی چێ ینی کارمەندی تیا هەیە 300,000 400,000 500,000 دینار هیچ کەسێک لەم کەناڵە لە 500,000 زیاتری نییە بۆ معلوماتت بەڵام لە مقابلە بیر بکەرەوە لەوەی کە کەناڵ هەیە سەر بە دەسەڵاتە کارمەندیان هەیە نزیک بە 7,000 دلار 8,000 دلار ینی 7 وەرەقە 8 وەرەقە 6 وەرەقە وەرئەگرێ وەڵاهی وەبیلاهی هیچ کارمەندێک لەم کەناڵە و لەم مؤسسە و دەستگایە حەسوودی بۆ موچەیە نابە و پێشی ڕەوانیە و پێشی خۆش نییە چونکە ئەزانێ بەڕاستی لەسەر قوت و ماندووبوون و شانی هاوڵاتیانی بەژمێنەتی ئەم هەرێمی کوردستانە ئەو پارێ وەرەگرێ ئێمە ومانان الحەمدولیلا شانازیەکەین کە موسڵمانین لەگەڵ ئەوەشە بە کەمێکی حەڵاڵی
پڕ لە خێر و خۆشی ڕازین چونکە لەشمان ساغە سیحەتمان خۆشە ڕوو لە خوین وەکو ئاماژەم پێکرد لە ڕابردووەوە ئێمەش ئەهلی قیبلەین و هەموو موسڵمانانیش الحەمدولیلا ئەوەی کە کەمی ئەدرێتێ و کەمی بۆ دێ لەلایەن خوای پەروەردگارەوە زۆر باشترە لە زۆرێک کە هەمیشە تووشی دەردەسەری و سەرێشە و نەخۆشی و عیلەت و بەڵاو موسیبەتی دنیاتەکە. چاوەڕاستەکەم با بچمە لای پەیوەندیەکی تر نازانم من گوێم لە سەوتی ئەو دی و یەک دەقە ئێستا قسەکە کێ کاک تەها لە کۆیەوە. ئەلۆم کاتان باش هەموو کاتت باش کاک تەها گیان دەستخۆشتان لێکم میوەدارم خوای گەورە سەرکەوتتان کە ئینشاءالله یا رب ئەجمەعین یا رب. دەستان خۆش بم بەرنامە جوانە بەڕاستی دەستخۆشتان لێکم من دەڵێم بەڕاستی دۆلارەکە بێتە $100 بێتە تا 1000 دیناری عێراقی لە گوزارانی خەرج ناگۆڕە چونکی بەڕاستی ژیان و قوتیمە لەدەست ئەم سەرکردە زۆردارانەیە بەڕاستی کە هیوادارم بەخۆیان دابستنەوە گوێ لەم لە داواکاری ئەو خەرکە بگرن کە بەڕاستی خەرکەکە سپینەری کەناڵەکەی دەزان کە خەڵک لە چ معاناتێکدا لە چ ئازار لە چ ئێش و ئازارێکدا بەڕاستی بەڵام بەداخەوە ئەوان بەس هەیان پارا بینێت چایان ژیانی خەڵک نابینێت هیوادارم ڕۆژێک لە ڕۆژان بەخۆیان دابێنەوە کە ئەوان شکل لە پێشەوەی داخلی ناو خەڵک بن لە شاخ بوون لە ژیانێکدا بوون ێستا لە ژیانێکدان هیوادارم یعنی بەخۆیان دابستنەوە چایان ئەم خەڵکە ببینێ من دەمێنم بەو سەرکردانە تەنها دەڵێم خوای گەورەکە بەهانامانە بێت نەزاتیماندا لەو دەسەڵاتانێک کە ئێستا دەسەڵاتیان کردو بەسەر عێراق و بەسەر هەرێمی کوردستاندا ئامین یا رب العالمین. لەم ڕۆژانەدا بەڕاستی کتێبێک هاتووە کتابێک هاتووە لەلایەن حکومەتی هەرێمی کوردستانەوە لە جیاتەوەی کە هاوکاری برادوتیارەکان بکەن داوا دەکەن ناوانە لە ساڵی هەفتا پێ دەناکەم بەزەبت ساڵێکە کە هات ئەحسا کرا سەرژمێری کرا لە گوندەکان ئەوانەی کە دانیشتی گوند بوون ئەو کاتە 45 بۆ 50 دۆنیان بەناو بووە دەڵێ لەبی لەو ساڵی هەفتا ناڵم بزەبت تاریخ ساڕێکە لەبی ساڕەنە دۆنیمی 600 دینار بدەیە حکومەتی هەرێمی کوردستان باشە لە 2014 فەلاح زگە لە زیان و زۆرەی زیانش کە زۆر لە هەم لەلایەن حکومەتی عێراق و حکومەتی هەرێمی کوردستان کە یعنی تەسلیم کرد پارەی وەرنەگرت بەشێک لە پارەکەی وەرنەگرتەوە ئەوە ساڵێک ڕابردووش بە خۆتان نەزانن وشکە ساڵی بووە ئەنی لە جیاتەوەی کە بێن هاوکاری جوتیار فەلاح بکەن بەڕاستی ئەمە زۆرێکە لە غەدرکە لەلایەن حکومەتی هەرێمی کوردستان لە جوتیاران دەکردن بەڕاستی پێم خۆشیانی ئێوە بەردەوام بن لەسەم بەرنامانە بەردەوام بن کە بۆی خەڵک بتوانێت کە گلەی و گازندەکانی خۆی تێدا بکاتن و بۆی بەجێ دەسەڵات و بیخاتە بەرچاوی بە دەسەڵات هیوادارم هەمیشە سەرکەوتن بەختەوەر بن ئینشاءالله. زۆر سپاس کاک تەها گیان دەستت خۆش بێ بۆ پەیوەندیەکەت دەنگمانەخێنە پاڵدەنگت بۆ جوتیاران حەقی خۆیانە هاوکاری بکرێن و کۆمەکی بکرێن. سپاس بۆ پەیوەندیەکەت جارێکی تر کاک ڕۆژ وەرەگرم لە سێ سایقەوە لە سلێمانیەوە. کاک ڕۆژ دەنگ ناگا کاک ڕۆژ ئێستا باشە سەوتم کاک مەحموودیان وەڵایی کە ئەڵەی ئێستا باشە ئەو دەقەیە باشە بێ بەڵام دوایی ئەگەڕێتەوە دۆخەکەی جارانی بەس ئەگەر یەک تۆز قسە بکەی بزانم. سلام علیکم کاک مەحموود. وعەلەیکە السەلام وڕەحمەتوڵڵا کاک ڕۆژگیان. باشی برایگیان چاوەکەم موفەق بی یاخوا. یاخوا سەلامەت بی. وەڵای کاک مەحموودجان من لەسەر دۆلار نایڵم بەڵام یەک شتەڵێم. بەڵێ بەدیلی ئەم وەزعی ئێسا بەڵێ طبعا بۆ ئومەتی ئیسلام بەعام و بە تایبەتیش مسلمان و ئیمانداری کورد بەدیلی ئەم وەزعی ئێسا ئیسلامە بەدیلی ئیسلامیش هەر ئیسلام بەدیلی وەڵا سەوتەکە ڕۆی دیسان کاک ڕۆژ عفو مەبەست مۆڵم بەدیلی ئەم وەزعی ئێسا هەر ئیسلامە بەدیلی ئەم وەزع هەر ئیسلامە بەدیلی ئیسلامیش هەر ئیسلامە بەدیلی ئیسلامیش هەر ئیسلامە ڕەحمەتی لێبێ جا من نیسا لەگەڵ ڕێزمان سوێن بەخوا سوێن بەخوای پەروەردگار سەر بە هیچ شت بوو جەماعەت یەنیم بەڵام مامۆستا عەلی بازیرم زۆر خۆشەوە لەبەر خاتری خوای گەورە وەڵای دووبارەی کەرەوە ئیسا هاسە ئیسکاگ ئیسا بۆ نمونامە تەلەفۆنەکەیە هەستەکەم ئەم مایکەی لە تۆ دوورە ئەگەر بێت و یەک تۆز نزیکی کەیتەوە مەمنونە بم ئاوای لێ بکەی زۆر زۆر باشە. وەڵای لە خزمەت ئەم جوانیش نازم نزیکیش وەڵای بڵێم دیارە تەلەفۆنەکەت خراپ بووە دەی فەرموو وەڵا دووبارەی کەرەوە نازام تێنەگەیشتم.
مەبەستمەوەی سوێن بەخوا سەر بە هیچ حیزب و جەماعەتێ نیم ئەزانم باشە بەڵام مامۆستا عەلی بابیرم لەبەر خاتری خوای گەورە زۆر خۆشە خوا خۆشی بوێی خوا خۆشی بوێی ئینشاءڵڵا بەڵام یەک وەکو ڕەخنەیەک خۆزگایە چۆن بۆ نمونە مەکتەبی سیاسی هەیە حیزبەی یان مەکتەبی با بڵێن شوزانم قەڵەمی هەیە ئەم مەکتەبە عەسکەریشی هەبووە وەڵڵاهی شەرعی مار بەدارە مەبەستت ئەوەیە کۆمەڵ مەکتەبی عەسکەری هەبووە هەی بۆ پێشتر نەیماوە لەبەر هەر زروفی ئەوە ئیتر وەڵڵاهو تەعالی ئەعلەم کێشەمانەوە نییە بەڵام مەبەستمەوەی ئەڕە وەڵڵا بیەنێتەوانێ سوێن بەخوا شەرعی مار بەدارە باشە دەستەکانت خۆش بێ تەبەن کە نەماوە هۆکاری خۆی هەبووە کە نەماوە بەشێکی طبعا هاتنی ئەمریکا و داگیرکاری ئەمریکا بووە بۆ عێراق و هەرێمی کوردستان و دواتر هاوکاری مەسەلەن یەکێتی و پارتی بووە بۆ هێزەکانی ئەمریکا و دواتر موشکبارانی مەسەلەن کۆمەڵ بووە و دوای خەڵکی لێ شەهید کراوە و دوای مامۆستا عەبدوڵای قەسرێ شەهید کراوە و دوایی یعنی کۆمەڵک وەزعی بەسەر هاتووە کۆمەڵ ئەگەر بۆ نمونە ئەو وەزع بەو شێوەیە نەبووایە یعنی ئەگەر مەکتەبی عەسکەری هەر بمایە تا ئێستا ڕەنگە خراپتر لە ناو بچوە ڕەنگە خەڵکێکی زیاتر شەهید بکرایە ڕەنگە وەزعێکی تر بووە لەبەرەوەی ئەمریکا خۆت ئەزانی دوجار سەدام حوسێنی بەو هەموو هێز و چەکەوە لە ناوبرد بۆ لە ناوبردنی هێزێکیش وەکو مەسەلەن ڕەوتێکی ئیسلامی چەکدار وەکو کۆمەڵ ڕەنگە زۆر ئەستەم و زەحمەت نەبێ بەڵێ هەموو کەسێک ئەزانێ عیزەتی دینی ئیسلام خوای پەروەردگار خۆی ئەیپارێزێ ئەوە گومانیتیان نییە بەڵام بڵێن چی تر ئەوەش قسمەت و نەسیبەکە بووە بەهەرحاڵ ئینشاءڵڵا خوای پەروەردگار شکۆ عیزەتمان بۆ بگێڕێتەوە دەست خۆش یارمەتی مامۆستاکریەکار بە نەجاتی با لە زیندان ئەم پیاوە بە ڕێزانە بەڕاستی ئەم دوو تاغوتە خەڵک پێم سەیرەتایەتە چەکیشان بۆ لەگرە و دەنگیشان پێ من ئەوم بەلاوت موفق بی کاک ڕۆژجان سپاس بۆ پەیوەندەکە جارێکی تر دەست خۆش بێخوا ئەچمە لای پەیوەندیەکی تر کاک دابان سەوتی تۆ بۆ خراپ بووە بە قوربان چێ شەیدا خان لە سلێمانی بەڵێ شەیدا خان السلام عليكم. وعليكم السلام ورحمة الله. دەست خۆشی بەرنامەکەتان لێکەم دەستان خۆش بێ زۆر سپاس وڵی من لەمێ شتێک بڵێم وەکو وەزانین کە چەندێکە بەهای دۆلار بەرزوێتەوە بەڵام تۆ بڕۆ 5 مانگ شتێکت کڕی بێ لەمە پێش ئێستا بڕۆ بیکڕەوە جیاوازێکی زۆرە بینیت لە کاتێکە ئەو کاتەش هەر دۆلار بەرز بوو بەڵێ ئێستا گرانتر بوو مەبەستت ئەوەیە ئەو شتومەکەی کە جاران بە هەرزانت کڕی ئێستا گرانتر بوو ئەگەر چی جارانی هەر هەرزان نەبووە بەڵام ئێستا گرانتر بووە من چۆن شتێکم کڕی هەر لە مارکێتەکان بە 11,000 کڕیم ئەو ڕۆژە چۆمەوەتی بووە بە 7,500. بەڵێ شەیدا خان دووهەم شتیش ئەبێ حکومەت کار ئاسانی بکات یعنی تۆ بەهای دۆلار بەرز کردو دەبێ مچە لە کاتی خۆت بدەیت بەڵێ کە یعنی چی دۆلار بەرز بۆتەوە خەڵک نانی نییە بیخۆیانی کەوتۆتە حاڵەتێکی زۆر ناخۆش باری دەرونی تێک چووە تۆ یعنی چی موچەش نادەی دەولا دەستەکانت خۆش بە شەیدا خان بۆ پەیوەندەکە ئەمێ شتێکیش بڵێم فەرموو یعنی من تەمەنێکی مناڵم هەبوو مامۆستایەکم هەبوو دەرسی قورئانم لا خوێند باش مامۆستاکە سەر بە حیزبەکەی ئێوە بوو بەڵێ من کە مناڵ بووم هەتا چەند ساڵ دەرسم لا خوێند هیچ کاتێک باسی نەکرد باسی ئەوەی نەکرد کە من بڵێ کە من سەر بە حیزبێکم و یعنی باسی حیزبایەتیمان لەوێ بکات هیچ کاتێکمان لە منە بوو بەڵام بیرم یەک من مناڵ بووم یعنی ئێستاکە من خوێندنیشم تەواو کردوویتر بزانم کەسێک هاتە ژوورەوە هەتا ئەم دەقەش هەر لە ڕوخسا هەر لە بەرچاوم لا نەچوە و کەسە سگەرەیەکی داگرتاند وتی ترتەوە یعنی ئێوە مێنەوە بە دەرسی قورئانی ئەمە شتێکە بە حیزبی کراوە یعنی ئەو کەسەی کە هات دەسەڵاتێک شەیدا خان ئەو کەسە هاتن دەرسەکەی ئێوە جگەرەیەکی داگرسان و وتی ئیتر نێنەوە بۆم دەرسە من لە ماڵێک دەرسمانە خوێند
ماڵێک بوون هیچ کاتە حیسابی شتیان ناکرا منڵم هیچ کاتێک باس حیسابیان لامان ناکرد بەڵام مامۆستاکەمان سەر بە کۆمەڵ بوو باشە هاتە ژوورەوە جگەرێکی داگرستان لایەمە ئێمە ماڵ بووین تقریبان 12 ساڵ ئەوانە باش یعنی بووە بە شێوازێکی تر سەر بە حیسێک بوو ئەبا بە شێوازێکی تر وتاب لەگەڵ مامۆستاکەمان قسەی بکردا نەک باتاتەشەوە ئێمە مناڵ بووین بەو شێوازە یعنی مەبەستم ئەوەی دەسەڵاتێک ئەمە چەند نمونەیە تەنانە ماڵی ئێمەش دەستی قورئانی تا خوێندرا لایەن برد بەڵێ بەڵێ بە مەبەستم ئەوەی دەسەڵاتێک ئەوە لەو ڕێگەیەوە یعنی هەستمان بشکێنێت یان چەندەها جۆری تر چەندەها شتێکی کرد بێت قەت بەردەوردوو نابێت دەستە خۆش بێ خوا شەیداخان هیوادارم بەردەوام بی لەسەر دەرزی قورئان هیواداریشم ئێستا جەنابەت مامۆستای قورئان بی پێم خۆشە بایەختان بە قورئاندا بێت و لێیدا نەبڕابن بۆ ئەوەی مەرامی ئەو خەڵکەی کە دژ بە قورئانن و هەمیشە دژ بەو دەرس و دەورە جوانانن بۆیان نەچێتە سەر یعنی ئێمە براوە بین لەو جەنگە ئینشاءالله هەرواش ئەبێ گومانم نییە دوجار سەرکەوتن بۆ ئیسلام و مسلمانانە عیزەتیش بۆ خوا و بۆ پێغەمبەر و بۆ ئیماندارانە دەست خۆش بێ خوا زۆر سپاس کاک محەممەد لە بازیانەوە کۆتا پەیوەندی وەرەگرم سلام علیکم براجان باشید علیکە السلام و رحمەت الله کاک محەممەد گیان با قوربانی چاوم بودا گەورەکەم لە خزمەتم کاک محەممەد مامۆستا گیان سەبارەت بە نرخی دۆلار کە چی بەسەر دێ چی بەسەر ژیانی هاوڵاتیانە گۆڕێت بەڵێ ئێمە بە دوور نەڕۆین هەمووی چەندێکەکەوە نرخی دۆلار وا بەم شێوەیە بەرز بۆتەوە بە هەموو حسێب بکەین تۆ حسێب بکەین تۆ بڵێ با ساڵێک و 6 مانگ بێت 5 مانگ بێت تۆ حسێب کامی ئەو نەمان ئەو نییە کە نرخی دۆلار وا بەم شێوەیە بەرز بۆتەوە بەڵێ ئایا پێش ئەم وەزعە کە نرخی دۆلار 120 و 180 و 170 بوو چی لە ژیانی ئەم خەڵکە گۆڕا بوو ئایا ژیانی ئەو خەڵکە هەروەکو ئێستا لە دەردەسەری و قڕبەسەریان نەبوو ئایا ژیانی ئەو خەڵکە هەر لە نەهامەتی و دەربەدەری و ڕاکردن و برسێتیان نەبوو هیچ گۆڕا بوو لە ژیانیان کاتێک کە نرخی دۆلار بەرز بوویەوە هیچ گۆڕا وڵی ئێمە تەنها لە یەک کاتە قازانجمان کرد تەنها لە یەک کاتە ئێمە چینی فەقیر باسەکەم لە یەک کاتە قازانجیر کە نەوت ئەو نەوتەی کە هەمان بوو ڕسوا بوو کە نەوت کە 20 دۆلار و 25 دۆلارێ کرد دەست لەو کاتە ئێمە لە قازانجا بوون بۆچی ئەوە بانزینەکە هەرزان بۆ کات بانزین بە 500 دینار بوو نەوت کام بەرمیلی بە 100,000 بوو من بەرمیلی خۆم پڕم کردووە ساڵی پار بە 100,000 باشە بە مەمنونی کابرا خۆی هاتووتە بەردرگاکەم بە مەمنونی بە 100,000 بۆی پڕ کردوم بەڵام لە ئێستا ئەگەر من نەوت بکڕم بە 150 بە 160 دەستم ناکرد بەڵێ بەڵێ وایە بەڵێ بەڵێ بۆیە تەنها لە یەک حاڵەتە ئێمەی چینی هەژار قازانجمان بوو ئیسپادەمان کرد کە نەوتەکەمان ڕسوا بوو ئیشەڵا حکومەتەشمان ئەم دوو دەسەڵاتەشمان وەکو نەوتەکە و 20 دۆلارەکە ڕسوا بێ وەکو ئێستا نەکەنەوە 2 دۆلار و 100 دۆلارەکە کە بۆ ئەوان قازانجە و لە ئیسپادی ئەوانایە بەڵام نرخی دۆلار هیچ لە مەسەلەکە ناگۆڕێ با ئەم میلەتە خۆی هەڵنەخەڵەتێنێ خۆی چەواشە نەگا بڵێ وەڵی نرخی دۆلار دابەزێ ژیان چاکە بێ نرخی دۆلار دابەزێ گوزەران چاکە بێ بەخوا چاوەڕی چاکبوون نەکەی لەم دوو دەسەڵات هەتا ئەم دوو دەسەڵاتە لێمان خوڕێ بە کوردیەکەی هەتا ئەم دوو دەسەڵاتە شوانی ئێمە بێت هەتا ئەم دوو دەسەڵاتە حکمڕانی ئێمە بێت خەت چاوەڕی چاکبوون مەکە قەت خۆشمانان نەخەڵەتێنی بەوەی کە بڵێن وەڵا نرخی دۆلار دابەزی چونکە نرخی دۆلار هەموو ساڵێکە کاکامان لە 2030 تۆ حسێب بە حکمەکەن لە 2030 حکمی من و تۆوەکەن وایە لە 2030 حکمەکان چیان گۆڕیوە ئادێک بڵە شتێکی چاکیان کردبێ وەڵی باب هەر لە جادۆبانەوەگری هەر لە خەسەخانەتەوەگری هەر لە قوتابخانەتەوەگری هەر لە پەروەردەدەوەگری وەڵا بگرە پەروەردەشیان فەقەت کردین پەروەردەکەشیان نێشتین دیەکەی دەستیان گرۆتە بەسەر پەروەردە دەستیان گرۆ بەسەر خوێندنە دەستیان گرۆ بەسەر تەندروستی داهانی هیچ شتێکمان نەماوە کە بڵێن لە بەرژەوەندی ئێمە بێ ئەمانە بیکەن بۆیە نرخی دۆلاریش هیچ لە مەسەلەکە ناگۆڕێ ببێ بە 20 ببێ بە 70 ببێ بەخوا ڕەش و ڕووتەکە ڕەش و ڕووتەکەیە دیەکەی هیچ لە مەسەلەکە ناگۆڕێ دەست خۆش کاک محەممەد لە بازیانەوە زۆر سپاس بۆ پەیوەندەکەت
عزیزی ئەمە بینەرانی بەڕێز و خۆشەویست بیسەرانی ئازیز دوانگەی خەڵکتان پێشەشکرا بە یارمەتی هاوکارانم تاڵقەیەکی تریان بەرنامەی بەخواتان ئەسپێرم. ئەسەلامو عەلەیکوم وەڕەحمەتوڵڵاهی وەبەڕەکاتوه.